نێزیکی 3 ملیار و 600 میلیۆن ساڵێ بەرێ دە ئۆقیانوسێ دنیایەدا ژیانە کەبنار میکرۆبیال هەبوو. پشتی وێ و ساڵێ گۆ ملیۆنە دەرباس بوون هێلشتن لەسەر عەرد بەحر و ئاسمانێ وێدا جاندارێ پێشکەتی ببنە خۆدی ژیان. گێرستێرکە گۆ ئەمزانن تەنێ لێ ژیان هەیە یانی دنیایەمە بەخێرا خۆزایە خوا خودی جور بجور یەکە بیۆلۆژیک فەرەها. بە تەخمینی ملیۆنێک و نیو لەبات ئاژال، باختەری، کومک و جوورەیەن گۆ نەهاتنە کەشفکردن هەنا و هێژمارە واژی بە ملیۆنایە. وارگەهامە ژیانێ گۆ بە ئاوێ خۆ خۆدی دکەی ژێ ئەکۆسیستەمێکە بێ هەمپا و بالکەشرا دەبێ خۆدی مال.